بە دووبارە بەکارهێنانەوەی نایلۆن و پەرداخی لە وەرەقە دروستکرا و ناوچەی پایتەختی ئوسترالیا ڕابەرایەتی پێشبڕکێی بە سەوزبوون و بەکارهێنانی وزەی نوێکراوە 100% دەکات. بەڵام ڕێگریەکانی کۆڤید-19 نوێ زۆر لە هەوڵەکانی ڕاگرتووە. کریس ستیل وەزیری دووبارە بەکارهێنانەوە و نێشتنی خاشاک لە پایتەخت دەڵێت حکوومەتی پایتەخت ڕێوشێنی دانەناوە بۆ لە ناوبردنی کەرەسە پلاستیکیەکان ئەوانەی بۆ یەک کەڕەت بەکاردێن و کێشەی نەخوازراویان هەیە. حکوومەت دەڵێت لە کۆتاییدا بڕیارێک لەم بارەیەوە دەردەچێت. ستیل دەژڵێت بە ئومێدین ساڵی داهاتوو ئەوەش بکەین هەر ئەوەندە لە قۆناغی چاکبوونەوە دابین و ڕێگا بە کەرتی خزمەتگوزاری بدرێت و هەناسەیەک بدرێتەوە. قاوەخانەکان هەوڵی زۆر بۆ خزمەتگوزاری پاراستنی مشتریەکان دەدەن بەڵام ناتوانرێت جێگا تایبەتەکانی لە ناوبردنی خاشاک زیاد بکرێت. پەتریسیا کارمەند لە قاوەخانەی ئێلێنۆر هۆرن دەڵێت کۆمەڵەی تیم میلەری خێرخواز ملیۆنەها قەپاغی بوتڵەکانی کۆکردوتەوە و نەیهێشتووە بگاتە ناوچەی خاشاک. بۆ گروپی لیتس فۆر کیتسی کۆکردوتەوە ئەوەی دەیانگۆڕێت و بەکاریان دێنێت بۆ پەلی دروستکراو بۆ منداڵانی کەمەندام. بەڵام دەبێت بەلانی کەمەوە بۆ 6 مانگ بە هۆکاری پاکشکردنەوە هەڵگیرن. لە ئێستادا میلەر خۆی داوا لە خەڵکی دەکات ئەو قەپاغانە لە ماڵی خۆیاندا گل بنەوە و کەمێک کات تەرخانکەن بۆ پاکردنەوە و جیاکردنەوەی بۆ داهاتوو. لە هەمان کاتدا خۆبەخشان زیاتر لە 250,000 قەپاغی بوتڵیان کۆکردوتەوە. بە تێپەڕبوونی کات لە ماڵدا زۆر لە خەڵکی هەوڵ دەدەن کەرەستەی بۆ دووبارە بەکارهێنانەوە بەکارێت جیاکەنەوە. کۆمپانیای کاپیتال سکراپس هەڵدەسێت بە کۆکردنەوەی پاشماوەی خۆراک بۆ دروستکردنی سەماد و بەمەش کارەکەیان گەشە دەکات. بڕۆک کلنتن لە کاپیتال سکراپ دەڵێت زۆر لە کارەکان ئەنجام دەدرێت وەک تاکە کەس بێ ئەوەی پەیوەندی لە نێوان دوو کەسدا هەبێت. بۆیە دەتوانین بە دەنگیانەوە بچین و کۆمەڵێک بەشداربووی نوێ لە خزمەتگوزاریەکە هەیە. ئاشکرا نییە چەند خاشاک فڕێ دەدرێت بەڵام حکوومەتی ئوسترالیا دەڵێت بە ڕێژەی 20% کەمبوونەوە لە دووبارە بەکارهێنانەوە هەبووە.